هاوڕێیان وازدانی کورسات نیوز سڵاوتان لەبێ من زریان ڕەحمانم و لە بیستخولەکی داهاتووە گرنگترین هەواڵابووریەکانتان پێشکەشەکەم. دیسانەوە بە هەواڵێک پێیوەست بە موچە دەست پێەکەین. هیوادارم ئەمە دوایین جار بە هەواڵی موچەتان پێشکەشەکەم و دوایین جار پێتان ڕابگەێنم کە موچە چوێتە سەر ڕێڕەوی ڕاستەقینەی خۆی و ئیتر نابێت بە هەواڵ. بەڵام ئەمەی باسی ئەەکەین دوایین زانیاریە سەبارەت بە موچە و دواتریش بە گرافیکێک زانیاری زیاتر ئەخەینە ڕوو. ڕێباز ئەباز ڕاوێژکار و ئەندامی تیمی تەکنیکی وەزارەتی دارایی و ئابووری هەرێمی کوردستان لە کۆنفرانسێکی ڕۆژنامەوانی داوتی ئەوەی لە ئەستۆی وەزارەتی دارایی هەرێمە جێبەجێکراوە. ئاماژەی بۆش کرد پاش ئەوەی ڕوونکردنەوەی تەواوەتیان بە وەزارەتی دارایی عێراق داوە دەرکەوتووە ئەو لیستی موچەیەی ئەوان نردویانە لیستێکی دروست بووە و ناحەقی بەرامبەر کراوە. ئەو ڕاوێژکاری وەزارەتی دارایی و ئابووری هەرێم ئەوەشی خستە ڕوو ئێستا تیمیان لە ناو وەزارەتی دارایی عێراق هەیە و چاوەڕێن پارەی تەواوکاری موچەی مانگی 10 و تەمویلی مانگی 11 و 12 بخرێتە سەر هەژماری وەزارەتی دارایی بۆ ئەوەی موچەکان دابەش بکرێن. لێرە لە گرافیکێکە باسی کۆنفرانسە ڕۆژنامەوانیەکەی ئەمڕۆکەینەوەی کە لە ئێستاە بارودۆخی موچە بە چ شێوەیەکە. ڕێباز ئەباس ڕاوێژکاری وەزارەتی دارایی و ئابووری هەرێمی کوردستان ئەمڕۆ ڕایگەیاند لیستی موچەی هەرێم گشتگیرتر و جوانتر بووە لە لیستی موچەی عێراقواتە ئەو لیستی کە لە بەغا پێشکەشی وەزارەتی دارایی ئەکرێت. دوای 5 مانگ تماشای سیدیەکانی لیستی موچەی هەرێمیان کردووە. ئەم بابەتە زۆر سەرنجڕاکێشە لەبەرەوەی کە ئەمڕۆ لە کۆنفرانسەکەی ڕایانگەیاند کە ئەو کۆمپیوتەرانی کە لە وەزارەتی دارایی عێراق هەبووە لە بەغا نەیتوانیوە سیدیەکانی هەرێمی کوردستان بخوێنێتەوە و دوای 5 مانگ کە داوان لێکردوون لاپتۆپی تایبەت بکڕن لاپتۆپی پێشکەوتوو بکڕن توانیویانەوە سیدیانە بخوێنەوە بۆ هۆی دواکەوتن. ڕوونکردنەوەی تەوامان بە وەزارەتی دارایی عێراق داوە لە ئەم ڕوونکردنەوەی مەبەستیان لە ڕوونکردنەوە لەسەر ئەو کێشانەیە کە لە لیستی موچەیە هەبووە. ئەگەر ناوی دووبارە ناوی مردوو یا هەر کێشەیەکی تر لە لیستەکانی پێشوودا هەبێ ڕوونکردنەوەی تەواویان وەرگرتووە و لیستی موچەی مانگی 12 گەیشتووەتە دەست بەغدا کە ئەمەش لە پێش لیستی موچەی هەموو ئەو دام و دەستگا وەزارەتانەی بەغا بووە. وەزارەتی دارایی هەرێم بە وتەی ڕاوێژکار کە ئەمڕۆ لە کۆنفرانسەکەشا باسی کرد چاوەڕێی تەواوکاری موچەی مانگی دەبنێردرێت. لە ئێستاە 761 میلیارد دلار نردراوە بۆ موچەی مانگی 10 بەڵام کورتێنانی هەیە و هەرێم وەزارەتی دارایی هەرێم چاوەڕەیە کە ئەو تەواوکاریە بخرێتە سەر هەژماری بانکی وەزارەتی دارایی و چاوەڕێشن تەمویلی موچەی مانگی 11 و مانگی 12 بنێردرێت کە تا ئێستا هیچ بڕەپارێک بۆ ئەو دوو مانگە نەنێردراوە. با بچینە سەر پاکێجی دواتر. بەڵێ سەبارەت بە موچەی مانگی 761 میلیارد دینار وەکو باسمان کرد نردراوە بۆ هەرێم لەسەر هەژماری وەزارەتی دارایی هەرێمە کە 237 میلیارد دینار کورتهێنانی هەیە. بینیمان لەم ڕۆژانەیە لە هەواڵەکان 430 میلیارد دینار وتیان هاتووە دوای ڕەتکرایەوە کە نەهاتووە لە هاتوو نەهاتایەکە و 430 میلیارد دینارە بۆ پڕکردنەوەی کورتێنانی دوو مانگە کە ئەگەر دابەشی دوی بکەین دیسان مانگی دە کورتێنانی ئەبێ بێ پڕ بکرێتەوە. موچەی مانگی 11 و 12 761 میلیارد دیناری بۆ تەرخان کراوە بەڵام تا ئێستا هیچ بڕەپارەیەک نەچێتە سەر هەژماری حکوومەتی هەرێمی کوردستان و هەر مانگێکیش 237 میلیارد دینار کورتهێنانی هەیە. هاتیینە کۆتایی گرافیکەکەمان سەبارەت بە موچەی مانگەکانی 10 و 11 و 12 موچەخۆرانی هەرێمی کوردستانە چینە سەر باسێک سەبارەت با بەرهەمی زەیتون. جوتیارانی هەرێمی کوردستان لە ماوەی چەند ساڵێکە گرنگیەکی زۆر بە چاندنی داری زەیتونەیەن. هۆکارەکەشی ئەوەیە کە جگە لە گۆڕانکاریەکانی کەشوهەوا وەرگرتنی بەرهەمەکەی بە شێوەی ڕاستەوخۆ لەلایەن کارگەکانەوە ئەبێتە هۆکاریەوەی کە ساختکردنەوەی بەرهەمەکە ئاسان ئەبێت بۆیان و بەرهەمەکەیان بەسەردەستیانەوە نامێنێتەوە.
کارگەی ڕۆنی زەیتونی ڕاسان لە هەڵەبجە لە ماوەی یەک مانگە 800 تۆن زەیتونی جوتیارانی ساخ کردوێتەوە و کردوێتی بە زەیت. جوتیارانی ژەڵەن زەیتونی ئەم ساڵ بەرهەمی باشە، بەڵام بەهۆی کەم ئاوی و دواکەوتنی وەرزی سەرما و بارانبارینەوە زەیتەکەی کەمترە. لە بەشێکی زۆری شارەکانی هەرێمی کوردستان بەرهەمی زەیتون بۆ ساختکردنەوە و گرتنی ڕۆنەکەی دەهێنرێتە هەڵەبجە. بەرزان محەممەد جوتیارێکی سنووری قەزای چەمچەماڵە، ئەو دەڵێت لە بەرهەمی ئەم ساڵ ڕازیم، بەڵام گرفتی ئەمەی جوتیار لەوەدایە کشتتوکاڵی هەرێمە و درەختانە هاوردە دەکرێن پۆلێنی ناکات بۆمان. چی بۆ کەشوهەوای ئێمە دەگونجێت تا پەرەی پێ بدەین؟ ئێمە ئەم زەیتونی خۆمانیزەکە لەگەڵ زەیتونی سووریا فەرقی جیاوازە. ئەمەی سووریا بە تایبەت بە ڕۆنە، ئەمەی خۆمان زۆربەی هەیە لە وڵات خۆمانە تایبەت بەوەیە بڵێن بۆ خواردن نەبێ، بۆ ڕۆن کەمترە بێ. ئێمە لە ڕێی کشتتوکاڵەوە ئەگەر پێشنیارێکمان بۆ قەزەی دارێ لە وڵاتەیە لێ درێتێتە هەرێمی کوردستانەوە، پێشنیار ئەومان بانێ ئەم دارە مەقسەد خاص بۆ ڕۆنە، ئەم دارە خاص بۆ خواردنە، ئەم دارەیان بڵین ئینتاجەکەی وایە. ئەمە زۆر زەرورە بۆ برا جوتیارەکانمان. گۆڕانکاریەکانی کەشوهەوا و نەبوونی بارانی پێویست هۆکارە بەرهەمی زەیتونی ئەم ساڵ ڕێژەی ڕۆری کەمتر بێت. لە هەندێک ناوچەش کەمبوونەوەی سەرچاوە ئاویەکان زیانی بە جوتیاران گەیاندووە. بەرهەمەکەم لە سەنگەسەرەوە هێناوە. بەرهەمی ئەو ساڵ بەحەقەت زۆر باش نییە. زەیتونەکەشمان زەیتونی تێکەڵەیە، عنی هەندێکی ڕۆنیە، هەندێکی خۆشکردنە، هەندێک بۆ خواردن دەشێت، هەندێکش بۆ ڕۆن دەشێت. تێکەڵا بە حکمی ئەوەی تێکەڵە زۆر بەرهەمەکەشی زۆر باش نییە بۆ ڕۆنی، بەڵام لە چاو ساڵان تۆزێک کەمترە ئەم ساڵ. پار باشتر بوو ئەم ساڵ بەهۆی کەشوهەوایەکە تۆزێک گۆڕاوە کەشەوە، هەم بارانە کەمترە، لەبەر باران زیاتر بێ باشتر ڕۆنەکە. ئەم ساڵ باران کەمە کە کەمیش بارانیش کەم بێ ڕۆنەکەش کەمترە. کارکردن لە کارگەی ڕۆنی زەیتونی ڕاستان ئەم ساڵ کراوەتە 24 ساعت. ئاستی وەرگرتنی بەرهەمی جوتیارانیش بە ڕێژەیەکی زۆر بەرچاوەڵکشانی بەخۆیەوە دیوە. توانیمانە بەرهەمێکی زۆری جوتیاران وەربگرین و ئەو داتایی کە لە بەردەستماندایە لە ساڵی یەکەمدا 120 تن بەرهەمی جوتیار کراوە، بەڵام لە ئێستادا گەشتوینێتە 800 تن بەرهەمی جوتیار کە لە نیوەی وەرزیشداین، بۆیە لە تمۆحێمایە گەبکە بگەینە 1500 تنی بەرهەمی جوتیار ئەم ساڵ. ئەم کارگەیە بەهۆی وەرگرتنی بەرهەمی ناوخۆیی کاریگەری لە سەر زیادکردنی ڕێژەی چاندنی زەوی باداری زەیتونە بووە. بە شێوەیەک لە ساڵی 2010 تەنها لە هەڵەبجە 383 دوانم زەوی بە زەیتون چێنرابوو، بەڵام ئێستا 530 دوانم زەوی چێنراوە بە باخی زەیتون. ئەم کارگە ناوخۆیانە جگەلەوەی کە ساڵانە بە سەدان هەزار تۆن بەرهەمی ناوخۆیی ساغ دەکەنەوە، لە بڕاندکردن و بە بازاڕکردنیشدا بەرهەمی کورسان دەبەنە پاڵ بەرهەمی وڵاتانی جیهان. سەلاح جەمیل، کورسات نیوز، هەڵەبجە. با لێرە لە گرافیکێکە هەندێک زانیاری زیاتر لەسەر بەرهەمی زەیتون لە هەرێمی کوردستان و وڵاتانی دراوسێش وەربگرین. بەرهەمی زەیتونی هەرێمی کوردستان 20,000 دۆنم زەوی بە زەیتون چێنراوە کە 4 ملیۆن درەختی زەیتون لەم 20,000 دۆنمەیە هەیە. با بچینە سەر پاکێجی دواتر. بەڵێ ئەو جوتیارانە کە لە بەرهەمهێنانی زەیتونە کار ئەکەن واتە 1340 هەلی کاری ڕەخساندووە، 1340 جوتیار لە بەرهەمهێنانی زەیتونی هەرێمی کوردستانە کارەکەن و 7 کارگەی زەیتی زەیتونیشمان لە هەرێمی کوردستان هەیە. با بزانین ناوی کارگەکان چین و لە کام پارێزگایانن. با بچینە سەر پاکێجی دواتر و ئەو زانیاریانە وەربگرین. بەڵێ لە هەولێر 3 کارگەی بەرهەمهێنانی زەیتی زەیتونمان هەیە، کۆمەڵەی هەرەوەزی، زەمزەمین و ئەربیلفید. ئەم 3 کارگەن کە لە هەولێرن. لە سلێمانی کارگەیەکمان هەیە بە ناوی کارگەی ڕانیە، لە دهۆ کارگەکانی کەنار و شێخان و لە هەڵەبجەش کارگەی ڕاسانمان هەیە کە ئێستا پێشتر باسمان کردوتمان 800 تۆن زەیتونی جوتیارانی ساخ کردووەتەوە. بڕی زەیتونی گوشراو لە کارگەکانی هەرێمی کوردستان 795.5 تۆن زەیتونە، واتە لەم 795 زەیتونە 109.8 تۆن ڕۆژانە زەیتی زەیتون بەرهەمەهێنرێت. با بچینە سەر پاکێجی دواتر. بەڵێ سەبارەت بە وڵاتانی دراوسێ، سەبارەت بە عێراق، لە عێراق 5,000 دۆنم زەوی بە داری زەیتون چەنراوە کە 1.4 ملیۆن واتە 1,400,000 داری زەیتون لە عێراق بوونی هەیە و ساڵانە 34,000 تۆن
زەیتون بەرهەمەهێنێت. سەبارەت بە تورکیا 8 ملیۆن دۆنم زەوی بە زەیتون چەندراوە کە 200 ملیۆن داری زەیتون درەختی زەیتونی تایە و ساڵانە 3 ملیۆن و 600 هزار تۆن زەیتون بەرهەمهێنێت. پاکێجی دواتر بەڵێ سەبارەت بە ئێران لە ئێران 1 ملیۆن دۆنم زەوی بە زەیتون چەندراوە کە 10 ملیۆن و 300 هزار داری زەیتونی تایە و ساڵانە 150 هزار تۆن زەیتون بەرهەمەهێنێت و سەبارەت بە سووریاش 4.2 ملیۆن دۆنم زەوی بە زەیتون چەندراوە کە بریتە لە 69 ملیۆن درەخت و ساڵانەش 740 هزار تۆن زەیتون بەرهەمەهێنێت. ئەمە دوایین پاکێجمان بوو. بەڵێ دوایی پاکێجمان بوو. ئێستا لەسەر بابەتی بەرهەمی زەیتون لە هەرێمی کوردستان میوانێکی زۆر باشمان لەگەڵا کاک حسێن حەمەکەریم شارەزای کشتوکاڵ لێرە لە ستۆدیۆ لەگەڵمان ئامادەیە باس و خواستێکی زیاتری لەگەڵەکەین. کاک حسین بفەرمونون زۆر بەخێر هاتن ئەزیەتتان کێشە. مامۆستاگیان سەبارەت بە بەرهەمی زەیتونی هەرێمی کوردستان ئەتوانین بڵین ئێستا لە هەرێمی کوردستان بەرهەمهێنانی زەیتون پێشکەوتووە؟ بەڵێ سەرەتا زۆر سپاس بۆ ئەو بەرنمەیە سڵاو ڕێزم بۆ سەرجەمبینەران. بێگومان ئێمە ئەو پرۆژەی پەرەپێدانی زەیتون ئەو کاتە بەندە بەڕێوەبەری گشتی بوون لە وەزارەتی کشتوکاڵ و سەرچاوەکانی ئاو لە ساڵی 2008 دەستمان پێکرد وەکو پلانێکی درێژخایەن. الحەمدوللا یعنی بە سپاس بۆ هەموو هاوکاران و هەموو جوتیارانی خۆشەویست کە هاوکار بوون لە بەرەو پێشبردننی ئەو پرۆژەیە. سەرەتا تا ئەو کاتی کە ئەو باخانەی کە دروستمان کرد بە 5 دۆنمی و 10 دۆنمی جوتیاران نیگەرانیان هەبوو کە بەرهەمەکانیان چی لێ بکەن. خۆشبەختانە پاش ئەوە دەستمان پێکرد بەوەی کە هانی هەندێک لەوە بەرهێنەرانماندا یان ئەو جوتیارە نمونەیەکانماندا بۆ ئەوی کە کارگەی زەیتون دامەزێنن. وە سەرەتاش کارگەیەک بوو لەگەڵ حکوومەتی ئیتالیا ڕێکەوتین کارگەیەکیان هێنا بۆ هەولێر دامەنبزران ئەوە سەرەتای دامەزراندنی کارگەکان بوو کە بەرهەمەکانیان لەویا بکەن بەزەیت. ئێستا خۆشبەختانە هەر لە درێژەی ئەو پرۆسەیە کە بۆ گەشەپێدانی بەرهەمی زەیتون لە هەرێمی کوردستان وەکو لە گرافیکا جەنابتان ئاماژەتان پێدا ئێستا 7 کارگەمانەیە. ئێستا جوتیاران هیچ نیگەرانیشیان نییە، ئەزانن کە بەرهەمەکانیان پێگا بەرهەمەکانیان چی لێ دەکەن و بازاڕی هەیە و ئێستش ئەتوانم بڵێم ینی هەنگاوی باشی بڕیوە، بەڵام زۆرمان ماوە پشتیوانی زۆری ئەوێ چ لەلایەن حکوومەتەوە چ لەلایەن کەرتی تایبەتەوە لەلایەنەوە بەرهێنەرانەوە بۆی کە ئێمە پاش ئەوەی کە بتوانین بگەینە قۆناغی خود بژێوی یاخود ئیکتیفا ئەزاتی لە پاش ئەوەش بتوانین ئێمە هەناردەی ئەو بەرهەمەکەین بۆ وڵاتانی دەرەوە لە بەری کوردستان وەکو یەکێک لە ناوچەکانی دەریای سپی ناوەڕاست کە ئەمە یەکێکە بڵێم تاکە منطقەیەکە لە هەموو عالەمە کە هەموو ناوچەکانی دەوروبەری کە منطقێکی زۆر گونجاوە لە دێر زەمانەوە بۆ زەیتون. کوردستانیش وەکو یەکێک لەو ناوچانە دەکرێت لە داهاتوودا بتوانین ئێمە نەک بەشی خۆمان بەڵکو هەناردی دەڕۆشی بکەین. بەڵێ کاک حسین زەیتی زەیتون لە ئێستا خواستێکی زۆری لەسەر ئاستی جیهان تا چەند ئەتوانین کارێک بکەین لە هەرێمی کوردستان؟ ئایا ئەسڵەن ئەتوانین کارێک بکەین لە هەرێمی کوردستان ببێت بە سەرچاوەیەکی دیکەی داهات؟ بەڵێ من سەرەتا حەزم کرد لەسەریشە لە گرافیکەکان تەوانەوەی ساڵی 2021 بوو پیشانتاننا 109 تەن بووەکە لەو ساڵە، بەڵام زەیتون بۆ خۆی سروشتێکی تایبەتی هەیە کە زاهرەیەکی پێڵێن مناوە بە یان معاوەمە، ینی ساڵێک بەرهەمی زۆرە ساڵێک بەرهەمی کەمە. ئەوەی کە جەنابتان پیشانتانە ئەو ساڵە بووە کە بەرهەمی کەمە. ئەجینا هەندێک لە ساڵەکان گەشتۆتە ئەوەی کە لە ساڵێکە زیاتر لە 500 تەن بەرهەمی بڵێن زەیتی زەیتون هەبێ لە کوردستانە. بۆیە دەکرێت ینی شان بەشانی وڵاتانی من حەزەکەم ئاماژە بە سووریا بدەم، سووریای ئێستەنا سووریای پێش 2011 یەکێک بۆ لە وڵاتانی کە لە ناوچەی دەریای سپی ناوەڕاست کە لە سەدا 25 کۆی دانیشتوان و سووریا بە شێوەیەک لە شێوەکان بەڕاستە خۆیان ناڕاستەوخۆ بەشدار بووە یان داهاتی لەسەر بەرهەمی زەیتون بووە، چه ئەوانەی خاوەن باخەکانن، چه ئەوانەی کارگەکانن، چه ئەوانەی کە بازرگانیان پێوە کردووە لە ناوخۆ لە دەرەوە. بۆیە دەکرێت لە
کوردستانیش ینی ببێ بە سەرچاوەیەکی داهاتی نەتەوەیی و سەرچاوەیەکی داهات بۆ جوتیارانی هەرێمی کوردستان. کاک حسین بەرهەمی زەیتون و ڕۆنی زەیتون لە هەرێمی کوردستان لە خاکەوە هەتا کارگەکان تا چەند زانستیانەیە بەرهەمهێنانەکەی؟ بەڵێ طبعا ئەگەر ئێمە باسی کەش و هەوا بکەین و خاک و ئەوانە بەرهەمی زەیتون لە ڕووی کەش و هەواوە بەرگەی پلەکانی گەرما ئەگرێت لە خوار بڵین ژێر سفرەوە حوت لە ژێر سفرە تقریبا تا 45 لە ڕووی خاکەوە ینی سروشتێکی وای هەیە کە زەیتون لە زۆربەی خاکەکانە ئەتوانێ بژی لەبەرەوە کوردستان جگە لە منتیقە ساردەکان نەبێت کە زۆر ساردە و منتیقە شاخاویەکان ئەجینا تێکڕای هەرێمی کوردستان زۆر گونجاوە بۆ بەرهەمهێنانی زەیتون. ئێمە وەکو باسم کرد هەنگاوەکانی هەنگاوی باش بڕاوە ینی جوتیاران شارەزاییکی باشیان پیا کردووە و ڕۆشنبیریەکی خۆراکیش لە ناو هاوڵاتیانی ئێمە پەیدا بووە کە ئەزانن کە زەیتی زەیتون چ سروشتێکی هەیە و چەند خۆراکێکی بەسوودە پڕ لە ڕووی کانزاکانەوە لە ڕووی ڤیتامیناتەوە لە ڕووی دژە ئۆکسانەکانەوە لە هەموو ئەمانە خواردن یەکێ پیانەڵێ لەو خۆراکە تەواوکەرەکان یعنی غیزا متەکامیل لە هەموو ڕوویەکەوە بۆیە ناڵم ئێستا کەم و کوڕیمان هەیە ڕەنگە لە جۆری ئەو نەمامانەی کە جوتیاران چاندویانە مەسەڵ ڕەنگە ئەو جۆرانە هەندێکیان سەرەتا کە چاندویانە نەیانزانیەوە کە ئەم جۆرە بۆ زەیت نابێ ئەو شارەزاییان نەبووە بەڵام ئێستا ڕۆژ بە ڕۆژ تقریبان ئەو زانیاریە پێیا بێت لە ڕووی خزمەت گوزارێک شتوکاڵەکانەوە طبعا هەموو بەرهەمێک تۆ چەند خزمەتی بکەی هەموو شتێک چەند خزمەتی بکەی ئەوەندە بەرهەمتە داتێ ئەوەندە هاوکاریتە بێت لە مەسلەی داهاتە هەموو ئەو خزمەت گوزاریانە پێویستە کە لە هەموو بەپێی وەرزەکانی ساڵ جوتیاران چی بکەن بۆ ئەوی کە بەرهەمێکی باشیان پێ بدە لە ڕووی پەینکردنەوە لە ڕووی هەڵپاچینی دار و درەختەکانەوە لە ڕووی چارەسەرکردنی مەسەلەن نەخۆشیەکان کە هەیەە بێگومان ئەمانە هەمووی پێویستی زیاتر بە هوشیاریە و خۆشببختانە ئێستا کەسانێکی باشمان هەن کە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان کە هاوکاری جوتیارانەکەن لە پێدانی ڕێنمایی و لەلایەن فەرمانگە پەیوەندیدارەکانەوە لە فەرمانگەکانی کشتتوکاڵ بە هەمان شێوە هاوکارن بۆەوە بەڵام وەکو باسم کرد هەما هەنگاوێکە دەستمان پێ کردووە بەڵام زۆر ماومانە بۆی کە بتوانین بگەین بەو ئامانجە سەرکی حسین وەکو دوایین پرسیار باسی سووریاتان کرد ئەوەی کە خەڵکێکی زۆر لەسەر بەرهەمی زەیتون ئەژیا و ئەژزانین کە هەرێمی کوردستان و بە تایبەتی شاری سلەیمانی لە ڕووی کەشوهەواوە لەکچوونێکی زۆری هەیە بە کەشوهەوای دەریای ناوەڕاست و زۆر گونجاوە بۆ بەرهەمهێنانی زەیتون چی بکرێت باشە لەلایەنی حکومیەوە لەلایەنی یارمەتیدانەوە باسیەوەتان کرد کە پشتگیری بکرێت چی بکرێت باشە کە بۆی بەرهەمی زەیتون لە هەرێمی کوردستان حەقی خۆی وەربگرێت و ببێت بە سەرچاوەیەکی داهات و بژێوی هاوڵاتیانیش بەڵێ طبعا ئەو باخانەی کە هەمانە ئێستا کە هەمانە لە گرافیکەکە عینەشت ئاماژەتان بە نزیکەی 1000 و ئەمەندە جوتیاررا بوو ئێمە تقریبا ئەوەی کە من لە ساڵانی 2019 ئامارەکانم لەلایە تقریبا نزیکەی 3000 جوتیار ساڵانە زەیتونیان بردووە بۆ ئەو حوت کارگەی کە جەنابتان ئاماژەتان پێدا بێگومان هاوکاریکردنی جوتیاران لە پێدانی هوشیاری و ڕێنمایی ئەمە یەکێکە لە ئەرکەسەرێکیەکان لە بەرەوەی ئەو باخە زەیتونانە هەن تەنها پێویستیان بە چاکسازیە لە ناو باخەکانیانەوە هوشارکردنەوەیان چۆن خزمەتیەکەن خاڵێکی تر کە زۆر گرنگە ئەوەیە کە چۆن ئێمە بتوانین ڕوبەری گەورە بکەین بە باخی زەیتون وەکو وڵاتانی دنیا مەسە من عیفرینم بینیوە لە ساڵی 2008 ئەوانە یعنی هەتا چاوبڕەکە هەمووی باخی زەیتونە ئێمە زۆر شوێنی وامان هەیە ینی لە منتیقەکانە لە بینی پارێزگاکانە لە بینی شار و شارۆچکەکانە بە تایبەتی ئەو منتیقانەی کە سروشتێکی بڵێن وەکو گرد و گردۆڵکەیان هەیە ئەوانە زۆر گونجاوەکە بۆیە بە مەساحاتی گەورە بکرێ بە زەیتون بە پلان ئێمە پێشووتریش هەوڵماندا بۆ ئەو بابەتە بەداخەوە بەهۆی هەندێک کێشەی زەوی زار و ئەمشتانەوە بابەتەکە جێگەی خۆی نەگرەوە بەهۆی ئەو قەیرانە یەک لە دوایەکانی بە تایبەتی لە دوای ساڵی 2014 ڕووی کردە هەرێمی کوردستان بەڵام دەکرێت بە پلانێکی درێژخایەن ڕووبەری گەورە
پشگیری جوتیاران بکرێ و بەرهێنەران بکرێ بۆم بوارە لەبەرەوە من دڵنیام لە داهاتوودا ناڵم داهاتوویەکی دوور با بڵێن لە داهاتوویەکی بینی نزیک و دوور ئێمە زەیتون ببێ بەسەر چاوێکی داهاتی گەورە زۆر جار ئێمە باسیەکەین حکوومەت باسی ئەکا کە ئێمە ئەمانەوێ داهاتەکەمان فرەیی بکەین ینی تەنها ئەتیمادمان لەسەر نەوت نەبێ زەیتون کە زۆر جار پێڵێن ئاڵتونی سەوس بە زەیتون بە فستق بەمانە دەتوانرێ ئەم بەرهەمانە ئیحتیمام گرنگێکی زۆر زۆری پێ بدرێ کە لە داهاتوودا کەسانێکی زۆر بتوانن لەو بوارە کار بکەن و ببێتە هۆکارێک بۆ دروستبوونی هەلی کار و زەیتون ببوورە یەک خاصەتی تایبەتی هەیە لە ڕووی ژینگەییەوە بە حکمیەوەی دارێکی هەمیشە سەوزە و تەمەنی درێژە بەشداریکی زۆر کاریگەریەکە لە پاکشکردنی ینی کەش و هەوای ئێمە لە پارێزگاریکردن لە ڕاماڵینی خاک و خۆڵی ئێمە یعنی لە ڕووی ئابووریەوە لە ڕووی تەندروستیەوە لە ڕووی ژینگەیەوە ئەتوانین یەکێکە لەو بەرهەمانی کە دەکرێت ببێ بە سەرچاوێکی گرنگ وایە زەیتون مادام لە ڕووی ژینگەیە و لە ڕووی ئابووریشەوە توانە سوود بە هاوڵاتیان ئێمە بگەێنە هیوادارین کە بارودۆخێک بێتە پێشەوە کە بتوانین زیاتر پەرەی پێ بدەین کاک حسەین حەمەکەریم زۆر زۆر سپاس شارەزای کشت و کاڵکە لەگەڵمان ئامادە بوون زۆر بەخێر هاتن بەم جۆرە هاتینا کۆتایی گەشتی هەواڵە ئابووریەکان زۆر سپاس کە لەگەڵمان بوون.